ڕۆژی جیهانی کارپێنەکردنی منداڵانە هاوشێوەی ڕۆژانی دیکە بازاڕەکانی شاری سلێمانی جمەیان دێ لە سەدان منداڵی ئیشکەر کە زۆربەیان ئاوارەن و دانیشتووی کەمپەکانن بەشێکی کەمیشیان کوردن و دانیشتووی شارەکەن ئەم منداڵانە و هەزارانی دیکەش لە دنیای پاک و بێگەردی منداڵیان دوور خراونەتەوە و بەناچاری کاریان پێدەکرێت ئەو منداڵانە دەڵێن سەرڕای کارکردنیان لەلایەن خەڵکیشەوە ڕوبەڕووی لێدان و سوکایەتی و چاو سوورکردنەوە دەبنەوە. ئێمە 4 ساڵە ئاوارین لە کەمپەکەی عەربە دەژین ڕۆژانە بۆ کارکردن دێنە ئێرە زۆر گەرممان ئەبێت بۆ جەژنیش جلوبەرگ و پۆشاکمان نەکڕیوە ڕۆژانە ئاو و عەلاگە ئەفرۆشین 3 تا 4 هەزار دینارمان دەست دەکەوێت. مامەڵەی خەڵک لەگەڵمان جیاوازە کەسی وا هەیە عەلاگەیەکمان لێ ئەکرێ و باقی پارەکەی ئەدات بە خۆمان کەسی واش هەیە لێمان تووڕە ئەبێ و لێمان ئەدا. بۆ هۆشیارکردنەوە و بەرەنگاربوونەوەی کارکردن بە منداڵان بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی پرۆژەیەکی لە شار و قەزا و ناحیە و کەمپی ئاوارەکاندا ڕاگەیاندووە کە تێیدا 12,000 منداڵ مەشق و ڕاهێنانیان پێدەکرێت. هاوکات بەڕێوەبەری چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانیش دەڵێت ڕەوشی مافەکانی منداڵان زۆر خراپە و تاکە ڕێگەش بۆ بەرگرتن لە کارپێکردنی منداڵان هۆشیارکردنەوەی خێزانەکانیانە. ئەبێ ئەومان لەبیر نەچێ مەسەلەی کارپێکردنی منداڵ دوو جۆرە جۆرێکیان ئەو کارپێکردنەیە کە تا ڕادەیەک لەگەڵ توانای منداڵەکە گونجێ مەسەن مناڵێکی 13 ساڵ 14 ساڵ 15 ساڵ و لەژێر چاودێری تەواوی باوکو دایکایە کە ئەمەش هەر خۆی لە خۆیان باش نییە بەڵام لەو جۆرە کارپێکردنە باشترە کە منداڵ کارێکەکە لە توانای جەستەیی خۆی زیاترە و لە ناو ژینگە و بارودۆخێکی خراپایە و لە دوور لە چاودێری دایک و باوکە ئەمەیان بە تەواوەتی مەترسیدارە و زیان بەخشە و لێکەوتەی زۆر خراپە. بەپێی یاسا کارکردنی منداڵان تاوانە بەڵام پاسایی بەشێک لە دایک و باوکان بۆ کارپێکردنی منداڵەکانیان ڕەنگە هەژاری بێت بەڵام ئەم پاساوە تەنها بۆ بەشێکی کەم لەو دایک و باوکانە ڕاستە بەو پێی ئەوانی دیکە خۆیان کار ناکەن و بە داهاتی منداڵەکانیان خۆیان ئەژێنن. نەخشاندنی کارێکی هونەری لەم شێوەیە کە گزارشتە لە منداڵێکی ئیشکەر ڕەنگە ئێش و ئازاری ئەو منداڵانە بگەێنێتە دڵی ئەو کەسانەی کە بەسەر ئەم شەقامەدا دەڕۆن و ئەم پەیکەرە دەبینن بەڵام ڕەنگە دانانی ئەم پەیکەرە لێرەدا هیچ لە ئێش و ئازارەکانی ئەو منداڵانە کەم نەکاتەوە کە بە ناچاری دەخرێنە سەرجادە و کاریان پێدەکرێت. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.